لێرە جەژنەیە و با لەوێ ڕەمەزان بێ. کوردستان هەرێمێکی تایبەتە، وەزارەتی ئەوقافی هەیە، لیژنەی بینینی مانجی هەیە و وەقفی سونەش ئەوانش هەرێمێکی خۆیان هەیە، شوێنێکی خۆیان هەیە. هەمووی لەسەر فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ إذا رأيتم الهلال فصوموا وإذا رأيتموه فأفطروا. ئەفەرمی ئەگەر کاتێک مانگتان بینی بە ڕۆژوو بن، واتە مانجی یەکشەوەتان بینی. ئەگەر مانجیتان بینی لە بیکەن بە جەژن. وئین غم عەلەیکم، ئەگەر غێم بوو یان هەور بوو نەتان ئەبینی سی تەواو بکەن. کەواتە ئێستا لە بەعزێ شوێن دەدیترێ، لەوانەیە لە بەعزێ شوێن نەبیندرێ، بەڵکو لە بەغدا لەوانەیە نەبیندرابێ، ئەوان نەیان بینی بێ و دەلیلێکیان نەبووە کە بیکەن بە جەژنە. بەڵام لە کوردستان دیارە لیژنەی بینینی مانگمان هەیە و خەڵکمان هەیە و لە سەرەوتیانە دانیشتە و لە گۆیژە خەڵکانێک هەیە و لە چۆمان خەڵکانێک هەیە و لە هەموو کوردستان خەڵک بڵاوی پێکردووە، دیارە خەبەریاندا و خۆوان بەبێ دەلیل نیان کردو. هەردوو لا دەلیلی خۆیان هەیە، دروستە بە هەمان شێوە کە لێرە جەژنەیە و با لەوێ ڕەمەزان بێ. تا چەند دروستە ئەو خەڵکانی دەکەونە نێو پارێزگاکانی عێراق و بەیانی تەواوکەری مانجی ڕەمەزانە لایەوە، لا ئێمە ژەژن ئایا گونەحبار دەبن لە کاتی بە ڕۆژوو بوون؟ بەڵێ ئەوان دەبێ چاو لەو شوێنە بکەن کەلین، ئەوێ بڕیاری فتوای ئەوانە ئەبێ بەگوێ ئەوان بکەن. ئێمە کە لەژێر فتوای کوردستانین و هەرێمی کوردستانی عێراقین دەبێت جۆ لە هەرێمی کوردستان ڕاگرین، ئەوانش دەبێت بەگوێ ئەوانە بکەن. بەڵام کەسێک ئەگەر بێت و بابرێن کەسێ بە یەقینی بە خۆی مانجی دیبێ و کەسیش خەبەری نەگەیشتە دەسەڵات یان نەیبینەوە مەسەن لە عێراق لەوانەیە ئەگەر یەکێ بۆ خۆی بینی بێ و دەلیلی یەقینی وابێ کە دیوێتی ئەو کەسە ئەتوانێت بەیانی بیکاتە جەژنە لەبێشت. مامۆستا جیالەوە ئێمە ناوچەیەکمانەیە لە عێراق پێ دەرێن ناوچە زێناکۆکەکان، یاخود ناوچە کێشە لە سەرەکان وەکو ناوچەی دووبز و پردێ و سەرگەڕان و ئەوان چی بکەن لەو باردۆخە؟ ئەوان هەروەکو ئیدارە لەسەر ئیداری بەغدان ئیشوکاریان لەوێ، یعنی ئەبێ جۆ لەوان ڕابگرن، ئەوانش دەبێ بەڵە بەڕۆژوو بن. ئینجا ئەوە مەسەلەکە شتێکی شەرعیە، ئەگەر دەلیلێک نەبێ ینی قورسە کەسێک بتوانێت مەسەن ئەو لیژنەیە کە ئێستا لیژنەی مانگ بینین وەزارەتی ئەوقاف و مەسەرەن هەموو ئەو لیژنێ خۆ یەک کەسێک نییە، مەسەن چەندین مامۆستای ئاینی و چەند کەسێکن، ئەوان ناتوانن ئەگەر دەلیلێکیان نەبێ گوناحی ئەو هەموو خەڵکە بخەنە مل خۆیانەوە کە فتوایان داوە کە بڕیاریاندا بەیانی جەژنەیە دیارە دەلیلیان هەیە و خەڵک پەیوەندی پیانەوە کردو.